سڵۆتان لەبێت ئازیزان و خۆشەویستان لەم بەرنامەیەماندا ئەپرسین کۆتا جارکەی بۆ پێنووست بەکارهێناوە لەگەڵمان بن. کۆتا جارکەی بۆ پێنووست بەکارهێناوە. وڵی لە قۆلی سا دەستم لە مەکتەب هەڵگرت بەرەو ئێستا هەر بەکارهێنین بەس لە سێم تۆسە بۆی زروفەوە دەستم لە قوتابخانە هەڵگر بووم. کۆتاشت چی بوو بیریە کە بە پێنووس یاخود بە قەڵەم نووسیت؟ نەوەڵا بیرە نایە؟ نەوەڵا ئەوەی کە زیاتر لە قوتابخانە زۆر حەزم بە نووسین و شت بوو بەڵام لە دوایەوە دابڕاوم. ئەی بە گەنجی نامە و پێ نەنووسیەوە بە قەڵەم؟ نەخێر. شتێک شەعرێک نووسینێک بیرێ ما بێ؟ هەبوو بەس کەمترە و کاتە. وەکو ئێستانە بۆ موبایل و کۆمپیوتەر بە زیاتر پێنووس بەکارە هات. نەوەڵا زۆر کەم بوو بە خۆ دەزانین چەند ساڵێک ینی ئەم تەکنەلۆژیا شتانە زۆر بۆ ڕادێنە پێنووسەکە بۆ هەر زیاتر کە بەکار هات بێت و پێنووسیش لاوان بڵم ئەو کاتە خۆشتر بووە زۆر شتی پێ بەکار هاتووە سێ لە هەموو شتێک دوورکەوتێنێتەوە بۆی ئەم تەکنەلۆژیایەوە. پار بوو. چی و پێنووسی بیری ئاخرم جار؟ والله هي بۆ سعی بەکارەمێنە. بۆ سعی؟ شەعرە پێ نەنووسیوە یاخود نامی پێ بنووسی؟ نا هیچ. هەر موبایل. موبایل؟ موبایل. پێت وانییە موبایل بۆی کردووە زۆرێک لە خەڵکی دوورکەنەوە لە زۆربەی شتەکان بەکارهێنانی پێنووس بێ هەر شتێک بێ؟ بەتاکید زۆر دوورکەوتونەتەوە. زیاتر چکێسە موبایلەکە لە پێش هەموو شتێکەوە بۆ هەموو شتێکەوە بەکارێت. بەڵێن جێگەی قەڵەمەکەشی گرتووەتەوە. توانین لە جیاتی ئەوە ئیسفادەی لێ بکەین موبایلەکە. حەز لە قەڵەمی ئەلوان هەیە یاخود هەر قەڵەم شین و ڕەش؟ ڕەش بەس ڕەش. باز ڕەش. بۆچی ڕەنگێکی تایبەتە لات؟ حەزم هەر لە ڕەنگی ڕەشم. هەر ڕەش. زۆربەی جلەکانیش ڕەشە یاخود ئەلوان بەکارێن؟ بەکارێنم بە زیاتر جلی ڕەش لەبەرەکە. هەموو شتێک بۆچی ڕەش بێت؟ والله هەر حەزم لێ حەزاوە. پێوەندی بێ شتێکەوە نییە؟ هیچ شتێ بەس حەز. کۆتا جار کەی بۆ پێنووست بەکارهێناوە؟ کۆتا جارکەی بوو پێنووست بەکارهێناوە. من ڕۆژانە بەهۆی دوکانە بەکارێنین بەڵام وەکوی زەڕوریات و هەنێ نووسینی احتیادی نا. چکا بۆی تەکنۆلۆژیا زیاتر چۆن بڵێ بە کۆمپیوتەری بە کورتی شتە نووسی. زیاتر قەڵەم باوی نەماوە خۆتان باش لە بزان. بۆچی باوی نەماوە؟ بۆچی قەڵەم بەکارێنێ؟ قینا تەکنۆلۆژیا هەیە کۆمپیوتەر هەیە بەس پێت وانییە پێویست بێ ئەوەش بەکاربێنی؟ ئەخە پێویستە بەس بۆ منە کەسێک دوورە دەست بێت تۆ نامێکی دەستی چی ئیسفادەیەکی نامەیەکی کۆمپیوتەری باش زووترە دەستی کەسی بەرامبەرەکەت. کۆتا جار چی شتێک بوو کە بە پێنووس نووسیوتان؟ بیرم نایێت. هەندێک جا بۆ خۆشی شتێکە نووسرە بە زانیێت و بۆی کە زەڕوو بێت نووسی بێتم بیرم نایێت. لە مەکتەب زیاتر قەڵەمی ئەلوانە بەکارێنێ خۆت بەس شین و ڕەش؟ زافیشی. حەز لە ئەلوان نەبووە؟ وڵی خۆتە زانی زیاتر گرنگیەکان بە شین نووسراوە. سوور و شین بەکارهاتوە بەس وەکو احتیادی شین بەکارهاتوە. ئێمە ڕۆژانە قەڵەم بەکارێنین خۆی شتمان هەیە نووسینمان هەیە و ئیشی حساباتی خۆمان دەفتەرمان هەیە شتە نووسین. بەڵێ لە گەنجیا کە سەردەمی ئێوە پێم وابێت تەکنۆلۆژیان نەبووە زیاتر ئیشەکان بە پێنووس کراوە. بە قەڵەم کراوە یا قەڵەم ڕەساز بۆ یا لە سەردەمیان بۆ ئیشی ئەگەر ساوی تەلەبێتی بکە هەر قەڵەمی ڕەش بۆ قەڵەم ڕەساز بووە. جاف بەکار نەهاتوە ئێستا وەزانم زیاتر جاف بەکارێت و ئەوە بەکارێت. کاتی گەنجیا نامەت نووسیوە بە پێنووس یاخود بەدەست نووس؟ طبعا نووسیوە. بۆ کێ بووە؟ زیاتر بڵم کێ بوون بۆ لە بەتوانم بڵێم لە شارەکانی خواروو بووم لە نووسیمە بۆ باوکمەوانە زیاتر. چ نووسینێک هەیە تاکو ئێستاش بیری مابێت بۆ باوکت یاخود بۆ کەسێک نووسی؟ باوکم نووسیمە تا ئێستا احتفاسم کردوە کە ماوە هێ شتەکانە. ئێستا لە ناو ماڵەوە ناو شتەکانمە هێشتا یەکەوە زانم تا ئێستا نەفەوتەوە. نووسینەکە چی ئەگەر ئاسایی بێت؟ لە بینی خۆم باوکمایە من کە بۆم نووسیوە کە ئەو قتەمە لە بەسڕەوانە بووین کە بۆم ناردۆ کە
وەزع حاڵی خۆمانی دڵ تەمینێ بۆ نامێ دەبینی خۆم باوکمان نووسینەوە دەست خۆش حەز ناکەم بفەوتێ شعر نەنووسیوە شعر نەوەڵا دەستی شعرم نەبووە شعری غەزەلەوانەمان ئێمە ئەتوانم بڵێم جیلی ئێمە تۆزێ شەرمنتر بووین زۆر نەمان کردەوە ئەو لەو بوارەوە نەمانتوانێت شتمان نەنووسیوە پێت وایە ئێستا تاموچێژی ئەو شتانە زیاترە کە تەکنەلۆژیا هەیە خود کاتی ئێوە کا بە دەستنووس بۆ شتەکان دەستنووس هەچەند بۆ نمونە من دیۆنە پێرە چوون بۆ گازینۆی کللتوری سەرا ڕسمی نامۆبایل حەزەکەم ئەو تامەی نییە بە تایبەتی ڕستمێکم کرد کە نووسینەکەی دەرکەوێنەوە زیینی سەرا بۆ جید مەسەنە بۆ 15 ساڵیکە بۆ مناڵ و بۆ کوڕوانەی بینی خۆشە بەسەر ڕسمانێمە لە مۆزوعەکە نووسینە بەس ڕسمی کۆن تامیچ خۆی هەیە ئەلبوم تامیچ خۆی هەیە ڕسمی وەکو چێژی ڕسمە کۆنەکان و ئەلبوم شتێکی کەیە من ئەو ڕسمم گرتووە لەم هەفتەیە کە بۆ مستەقبل شتێکی جوانە مێنێتوانێ لەناو مۆبایلە لەوانێت بفەوتێ بسڕێتەوانێ ئێستا ڕسمەکان لەسەر هاردن ناکرێن بە کارت و هەڵبگیت هەڵ ناژیرە سا من ئەو ڕسمە خاص بووە هەڵم گرتووە من باوکم مەسەن بۆ نمە ڕسمی گرتووە ئاویلەی هیباپیرمەوان کە لە لێرە مسەوری بردەوە ماڵەوە لە حوشەی ماڵەوە گرتومانە ڕسمێکە تاریخی خۆشە بۆ ئێمە لە شەستەکانە ژیراوە تا ئێسامە خۆمان احتفاظمان پێگرت لە چوارچۆمان گرتووە و کە ڕسمی باوکم و مامەکان و باپیرمانە تێمەوە ئەوە ناحیشتەکە ئەمێنێتەوە وەکو نامە هەر من نامە هەر و نامانەی کە لەبێنی خۆم باوکمان هاردوومە بۆی ئەوانمانێ ئەو قتت مۆبایل و هین نەبوو یا بە بەرقی هەبووە پێیانتە بەرقی سەریعتر بووە یا بە پۆستی سەریع بووە ئەوانە هەبوو شتی تر نەبووە لەسەر ئێمە دەست خۆش گۆرانەکەی عوسماعیەتی هەتیەکەەوە لاحی بڵێ لە گۆرانەکەی عوسماعی زۆر جوان باسێکاڵێ تا نامەیەکە ماوەت پەڕ و باڵم دەرکردووە ئەوە زۆخت خۆی قورس بووە ئێستا ئەسان هەروواکە مەسجێکە نێرێ تامیشی نییە تامیشی نییە ئێستا ئەوە نەکەوتن نەوەڵا مەحروم بووی لەوە جار کەی بۆ کە پێنووس بەکارهێناوە لەوا چێم شو چی شتێکی پێنووسی حساباتی خۆ زۆر پێنووس بەکارێنیا خود زیاتر مۆبایل و کۆمپیوتەر مۆبایل زیاتر پێت وایە نووسین بە کۆمپیوتەر و مۆبایل ئاسانتر و خۆشتر بێ خود بە پێنووس طبعا بۆ مۆبایل و کۆمپیوتەر ئاسانترە ئێستا ئاسانترە لە جارە لە پێشترا جاران هین نەبووە کۆمپیوتەر و تەکنەلۆژیا و ئانە نەبوو هەر بە پێنووس و دەستنووس نامان نردوو و یەکتریان ئاگادار کردو لە شتەکان پێت وایە ئێستا خۆشترە یاخود زیاتر لە جارانە تامو چێژیە بوو وڵا بەڕای خۆم ئێستا خۆشترە ئێستا خۆشتە تەکنۆلۆژیا پێشکەوتووە هەموو شتێکە زانیە هەموو شتێک لەبەردەستایە ئاسانترە شتەکان ئاسانترێت بەدەستەوە دوانە لە پێشترا تامو چێژی هەبوو تامچەژی خۆیار هەبوو بەس ئێستا ئاسانترە شتەکان خۆشترە بە دەقێکە هەموو شتێکەکەیت بە مۆبایلەکە دیان بە کۆمپیوتەرەکە دیان بە ئینتەرنێتەکە کۆتەجارکێ بۆ پێنووسی بەکارهێناوە 5 دقه پێشێست چی و پێنووسی وڵا دەفتەری حساباتمە هی ڕۆژانە شتی پێنووسی هی دوکان پێ دوانێ خەڵک لە ئێستا کەمتر پێنووس بەکارێنێ بە تاکیت زۆر بەکەمی بەکارێت ئێستا بۆ کارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە پێما بێ مۆبایل زۆر ئەوانەی کە مۆبایلەکە بەکارێنێ پێویستی بە پێنووسەکەی نییە لە گەنجی ئەوە لە مڕایقیە نامە نووسیەوە بە پێنووس دەستنووس خوانەکە بۆچی خوانەکە شتی وام نەنووسیەوە چ نووسینێکی مەجای ئەوەت نەبووە کە لەو کاتە بیکەیت بەڵام من بە بەردەوامی خەریکی ئیش و کار و ئەو دەرفەتەم نەبووە کە بیکەم بەڕاستی چ نووسینێکەیە نووسی بێتێت تا کوێستە لە خەڵ تەما بێتەوە بە پێنووس هیچی وام نییە 20 دقه لەمە بەش چی و پێنووسی گاندن ئێمە گاندنمان هەیە بۆ هەموو شوێنەکان ئیتر پۆستی گاندنمان هەبوو نەقڵ گاندنەکانمان نووسی ئێستا خەڵکی زیاتر پێنووس بەکارێنیا خود لە ڕێگەی کۆمپیوتەر و مۆبایلەوە وڵا هەردووشی بەکاردێت هەنە ئیشە حساباتە بە کۆمپیوتەر و ئەوە ناکرێت هەنێشتی شێ پێویستەکات لە دەفتەر و فایلا بنووسرێت لە سەردەمی 90 و هەشتاکانە ئەزانین تەکنۆلۆژیا نەبووە خەڵک زیاتر پێنووسی بەکارێنەوە پێت وایە ئێستا تاموچێژی ئەو نووسینانە زیاترە یاخود ئێستاکە بە تەکنۆلۆژیا
وڵی خۆی ئەگەر ڕاستە بوێ تەکنۆلۆژیاکە خۆشترە زۆری سراحەت شتەکانی خۆ دەنووسی و خۆشترە لە قەڵەمەکە ئەمە ڕای منە پێوی هیلاک نابێت ناوەڵا هیچ بڕۆ بی بە بۆ پۆستە و تاکو بۆ تەگەین و چاوەڕێ وەڵامێ گیان تێنەگەشت بی بە بۆ پۆستە و تاکو ئەیهێنیتەوە و چاوەڕێی وەڵامەکە ئەەکەیت نا ئەوە زۆر خۆشترە ئاسانتر یەکسەری شەکانە بۆ ڕاوەڕێەوە چ نووسینێکێ بە قەڵەم نووسی بێتێ لە خەیاڵ تاما بێتەوە شتێکی جوان بوو بێ و تەیەک بێ وڵی هیچ شتێک خۆ تا جارکەی بۆ پێنووسە بەکارهێناوە وڵام من هەموو ڕۆژێک چەندین جار پێنووس بەکارەهێنم چۆم ئیشەکەم بە پێی ئیشەکەی من ڕۆژانە پێنووس بەکارێنم ئەو شتانەی کە پێویستە ئەیان فرۆشم لەسەری ئەنووسم هەچی بابەتێک کە بڕوات ئەو زەلامە لە بیر دەچێتەوانێ بۆیە نووسم بۆی لە بیری نەچێتەوانێ بۆ بۆنایەوە هەموو ڕۆژێ چەندی جار تیکرارە بێتەوە بەڕای تۆ نووسین بە پێنووس ئاسانتریا خۆت بە تەکنۆلۆژە بە کۆمپیوتەر و موبایل وڵای بە پێی سەردەمەکە ئێستا بە موبایل وشت ئاسانکاریترە شوێم ئەو شتانە نافەوتێ هەڵە گیرێ بە زۆر جا من خۆم نووسیمە لەسەرم بابەتانی کە خۆم باسییانەکەم نووسراوە دوای سێرەکەی کاڵ بۆتەوانێ ڕۆشتووە بەس بۆ جارێ بەکاراتەوە بە زمانێک کە ئێستا بەکاردێن وەکو تەکنەلۆجیەکانی موبایل و هایپاتۆ بابەتانێک کە ئێستا هەیە زیاتر ئەمێنێتەوانێتایە ئیتر خەڵک بۆیە زۆرتر بەکاری ئەهێنێت ئاسانتریشە تەکنۆلۆژیا چەندێک ژیانی خەڵکی ئاسان کردووە وەڵاه تا ڕادێکی زۆر ژیانی خەڵکی زۆر ئاسان کردووە شوێم شتەکانی وەسایلەکانی هێناوەتە پێشەوانە بەس خەڵکانیشی زۆر تەمەڵ کردووە شوێم کابرا جاران ئەگە بیویستە شتێ بنووسێت چەندین جار چەندین ڕۆژخەری گەبوو تا ئەو شتێ نووسێسا هەر بە ئاسانکاری بەپێی تەکنەلۆجیەکەی هەرچێکی بوێ هەم دەری ئەکا هەم ئەشی نووسێ بەکاری هێنێتەوانێ یعنی زۆر ئاسان بۆ ئینسانەکان تەمەڵیە بەو شێوازەی لێ هاتووە وڵام من ئیشی ڕۆژانەمە من ڕۆژانە پێنووس بەکارێنم حتا ئەم بەیانی پێنووسم بەکارێناوە چکە خۆم مامۆسام پێویستم بە بەکارێنانی پێنووسەیە پێتوانێت لە ئێستا خەڵک زۆر بەکەمی پێنووس بەکارهێنن ڕاستە وڵا بەس عادەتەن کەسێک پێنووس بەکارهێنێت کە خوێنەواری هەبێ یاخود بواری ئیشکردنی لەو بابەتەیە بێت پێتوانێت ئێستا خەڵکانێکی زۆر خوێنەوەرن ڕێژەی نەخوێنەواری کەمی کردبێ لەو باوەڕیانی مێسا ڕێژەی خوێنەواری زۆر زۆرە و ڕێژەی نەخوێنەواری ئاسێکی زۆر نزمی هەیە لە ئێستاە لە کۆمەڵگەی ئێمە بەتایبەت چکگەر ببینیت ئێمە هەر خزم کەس و کاری خۆمان یا خو چواردەوری خۆمان زۆربەی تا زانکۆ ژەڕوا زانکۆش تەواوەکات بۆیە زۆربەی کەسی ئێمە خوێنەوارن لەو لە چاو ئەو ڕێژە زۆرە خوێنەوارە بەڵام بە شێوەی بە ڕێژێکی زۆر کەم پێنووس بەکارەهێنرێت ڕاستە بەهۆی تەکنەلۆژیاوە ئێستا زۆر کات تۆ مۆبایل بەکارهێنی بۆ ئەسان بۆ نۆتی خۆم زۆربەی کات مۆبایل بەکارێن وەکلەوەی کە دەفتەرێکی نۆتم پێ بێت و جافێکم پێ بێت نۆتەکان لەسەر دەفتەرێک بنووسم دوایە تەکنەلۆژیا ژیانی خەڵکی ئاسان کردبێ هەموو شتێک لایانی سلبی هەیە و لایانی ئیجابی هەیە ئەکەوێتەوە سەر کەسەکە چۆن بەکارهێنێ نێسا خۆم ژیانی بۆ من ئاسان کرد بەڵام نازان بۆ کەسی تر چۆنە لایەنە ئیجابیەکانی چێ بەڕای تۆ لایانی ئیجابی من وەکو خۆم زۆر کات کە پێویستم بە کتێبێکە یاخود خوێندنەوەی شتێکە یاخود حتا پەیوەندیکردنە بە کەسێکی ترەوە من تەکنۆلۆژیا بەکارێنم مۆبایل بەکارێنم ئەنجام مەرجیش نییە تۆ مۆبایل تەنها بۆ تەلەفۆن بێت یاخود بۆ ئەم تۆڕە کۆمەڵایەتەکان بێت تۆ توانی بۆ زۆر شتی تر ئیسفای لێ بکەیت کۆتاجارکەی بووە پێنووسە بەکارهێنەوە توان بڵم ڕۆژانە بەکارهێنم بەردەوام چونکە مدەڕیسم مامۆستا دواتریش ناو بازاڕی شوکارشمان زۆر بە پێنووسە بێت پێدوانیە لە چاو پێشترا زۆر بە ڕێژێکی کەم پێنووس بەکارهێنرێت بێگومان بەتایبەتی بەهۆی تەکنۆلۆژیای ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان تەسیری کردو زۆر دوایە تەکنۆلۆژیا ژیانی خەڵکی ئاسان کردبێ ئاسانی کردو کۆمەڵێکی زۆری کێشە و گرگوفتی لەگەڵ خۆی هێناوە ینی ئاسانکاریەکە بۆی کەوا تەفاعل و یەک نزیک بوونەوەی زیاتر کردووە بەڵام لەمان کشات کۆمەڵێکی زۆر کێشە و گرگوفتی لەگەڵ خۆی هێناوە
سەردەمی گەنجیە نامەی دەستنووسە نووسیوە بە قەڵەم بێگومان بەڵێ شتێکەیە یادگاری بێت و بیرە نەچوو بێتەوە کە بە دەستنووس نووسیوتە وڵی زیاتر لەگەڵ هاوڕەکانمە بەڵێم بزەبت شتێکی تادید کرا بێ خێلەکەڵانی ڕاستێکی وڵات 5 قەلەمە پێش چوو پێنووسی دەفتەری حساباتمێ بەوە بەکارمێنەوە 2 ساڵ وازم لە خوێندن هێنەوە بەڵێ لە کاتی خوێندنە حەز لە ڕەنگی ئەلوان بۆ بەکاربێنە خۆت هەرشی بەشینم بەکارێنەوە بەشی پێ دوایە خەڵک ئێستا بە شێوەیەکی کەم پێنووس بەکارێنێ زۆر بۆ کارێکی بۆچی ئەگەڕێنیتەوە کارەکەی بۆ نەبوونی تەندروستی لە خوێندنە نەبوونی زانیاری پێویست تان بۆ قەیرانی دارای زۆر تەسیری گرۆچەنە کە زێوازی لە خوێندنێنەوە لەبەر کەسابەت هەر پێویستە لە کاتی خوێندنە پێنووس بەکاربێنە خۆت پێویستە ئێمە لە ژیانی ڕۆژانەشمان بەکاربێن لە ڕۆژانەیە پێویستە بۆچی شتێک پێویستە سە بۆ نونە من لێرە دەفتەری حساباتمێ من خۆم بۆ بەکارێنم خەڵگێ شاری پێنووسێ هەر کەسە بۆ من بەستێک کە بێ دەرونی پێدەڕڕێ خۆت شعر نانووسی نا کەی بۆ ئەخرەم جار پێنووسە بەکارێنەوە بەس بە کاتی حسابات بەکارێن ژیان ساڵی نەوەکان وازم لە خوێندنێنەوە هەر نووسینی ئاسایە هەر نووسینێک بێ ئەو کاتە دقی 20 قەلەمەوە پێش چی پێنووسی قەرز قەرزی مشتری بەڵێ جانە زۆر قەرزکوێرن بۆ وڵی ترەکەێتەوە بۆ بوجە و بۆ بێ معاشی بۆ بێ پارەی ژنە خۆ خەڵق قەرز شوێر نییە گەر پێ بێ ئەتوانێت بە نەقدەخەبی کرە بە زۆر چاتۆ کەسەکە لێ ڕائبینیت معمیل تە چەند ساڵ لەگەڵتە معاملەی کردووە کەسێکی سەرڕاست بووە ئەوەشی تیەکەی قەرزی تیەکەی بۆ پارە خواردنیشی زۆر تیەکەی بە گەنجی نامەی دەستنووسە نووسیوە بە قەڵەم بەڵێ بۆ کێو نووسیوە وڵا هەر بۆ خۆشی چ نووسینێکەیە لە یادەوەری تاما بێ وڵای زیاتر شعری علی عارف ئاغامان نووسی حەزم لە نووسینەوەی بوو لەسەر شعرەکان بێنووسمەوە هیچ شعرێک لەبەر نییە ئێستا ئەوە بۆمان خوێنی تۆ یا خۆت بۆمان بڵێ ئەڵێ چاوی جوانی یار قیبلەی یارانە بۆ من ئیلهام و هەڵبەستدانانە گەر ساتیە دوور بووم لە دوو چاوی یار بە هەر جێگان بێ لە مرگ ژیانە پێدوانی ئێستا خەڵک بە شوێکی کەمتر پێنووس بەکاربێنێ جەنگ وەڵڵاهی وەکو پێنووس بەکارهێنانی بۆ کارێکی پێویستن پێ بەکار نایێت بۆ کارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە ئەگەر بۆ ناحی مەکتەب بڵێ یان بۆ ناحی خوێندن بڵێ پێنووس بەکارهێنان لەوە چ احتیمالە چەنەها کەس بە بۆنی باری ژیانیەوە کە تەندروست نییە یان توانای ئەوەی نییە بچێتە خوێندنەوە یان لەبەر هۆکاری ئیش یان لەبەر بێموچەی ئێستا جوانەها کەسی ژێ لێرە ئەڵێوەتە خەڕوجەکەم بەڵام دوای ئەوە بێ بچمە ماڵەوە یعنی هیچ شتێک نییە کە بتوانێت یا دامەزران نییە هەبیان شتێک هەبێت ئەم یەگەڕێتەوە بۆەوە کۆتا جارکەی بۆ پێنووسە بەکارهێنەوە تۆزە لەمە پێش بەکارمێناو بۆچی شتێک بەکارێنە بۆ سێری شتەکان بەکارمێناوە بۆ نووسینی سێر دەتوانێت لە ئێستادا بە ڕێژێکی کەم پێنووس بەکاربێنێت بۆ نووسین وڵی کەم بەکارێت بۆ کارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە بۆ خوای بڵێن بۆچی نازانم کۆتا جارکەی بۆ پێنووسە بەکارهێنەوە ئەمڕۆ چی پێنووسی شتی ناو دوکان هۆکاری چییە خەڵک ئێستا بە ڕێژێکی زۆر کەم پێنووس بەکارەهێنێ وڵی تااقەت هەمووی تااقەتە بێزارن لێ بۆیە هیچ سوودێکی نەماوە بۆچی بە مۆبایل نامانووسێ سوودی هەیە خۆی پێوە مەژۆڵەکە هیچ شتێکی لە بەردەستانێ خۆی پێوە مەژوڵکە بۆیە پێ دوایە تەکنەلۆژیە ژیانی خەڵکی ئاسان کردبێ تا حەدێ قورسیشی کردووە لە لایەکەوە لایەکەوە ئاسانی کردووە بۆچی قورسی کردووە زەرەریشی هەیە و بڵێن قازانجیشی هەیە زەرەرەکان چین و قازانجەکان چین لە ڕووی بەکارێنانەوە ئەو خەڵکە چۆن بەکارێنەی تر ئەویان ئەکەوێتەوە سەرخۆی وەڵانجا هەم کات بەکاردی کاتی بەکارێنی ئایچۆن بۆچی شتێک بەکارێنی پێنووس ئەی بۆ ژیانی ڕۆژانە بۆ نووسین بێ بۆ هەش ئادەوەریەکی خۆت بێ ئێمە زیاتر بۆ حساباتی خۆمان بەکارێن ڕۆژان یادەوەریەک هەیە بە پێنووس نووسیوتە و بیرە نەچێتەوە وەڵای یادەوەری زۆرە شتێکمان پێ بڵێەوە شتێکە پێ بڵێم وەڵای زا بڵێم چی
بەسە خەیاڵ نیم بەس شتی جوانەیە شتی خۆشەیە یادەوەری بەسەر نووسی بێڵ یادیەکەیتەوە خۆش نامی پێ نانووسی ئێستا وای لە هاتووە تۆڕە کۆمەڵاتەکانە مۆبایل زیاتر بەکاردەوە کێ بەکار زۆر بەکار نایە زیاتر مۆبایل هۆکاریەوەی کە ئێستا خەڵک پێنووس کەمتر بەکارێنێ هۆکاری مۆبایل و تەکنەلۆژیا بەڵێ زیاترەوەی دوای تەکنەلۆژیا ژیانی خەڵکی ئاسان کرد بێ لەلایەک و ئاسانی کردەوە بەس لایەکشەوە جەنجاڵی کردووە جەنجاڵەکان چین یعنی مێشکی لا کردووی ینی ژیانی ڕۆژانە وای لە هاتوو دای مۆبایلەکە بەستەوە بێ بە شەو بێ بە ڕۆژ بێ ئیتر گەنج ێستا ژەمی وایە ینی هەمومان بە عام دایم بەکارێن چی و پێنووسی ژمارە تەلەفۆنێکم پێنووسی لە ژیانی ڕۆژانە تا زۆر پێنووس بەکارێنی بەتاکیت بۆچی شتێک بەکارێنی بۆی شەکەم بەکارێنم زیاتر حکومەجاری نووسی نوشتانە نا ینی ئەگەر ئیشەکە نەبێ پێنووس بەکار نانی کەم زۆر مەجارم نابێنەوە هۆکاری چیە خەڵک لە ئێستادا بە ڕێژێکی زۆر کەم پێنووس بەکارەهێنن کەم بەکارێنم کەوتۆ سەر بڵام چی بەپێی مەجال و شتی خۆیانە نازانم سەبت من خۆم زۆر مەجالم کەمە بۆی پێنووس بەکاربێنم بە تاجارکەی بووە پێنووس بەکارهێنەوە پێنووس ئەم شەو چی و پێنووسی شتی تایبەتی خۆم یادەوەری یادەوەری نەبوو بەڵام شتێک بێ کە پێویست بێ بە ئیشەکەی خۆمەوە پێویست بێ بە بیر و بەڕاکانمەوە پێویست بێ بەو کتابی کە ئیخێنمەوە بۆی بیرم نەچێتەوە لە هەر لەو کتێبە کە شتێکی لێ خێنەوە بەدڵم بێ ئەنووسمە بۆی جارێتر کە پیا چوومەوە لە یادەوەری بمێنێتەوە پێتوانێت ئێستا خەڵک بە شێوکی کەمتر پێنووس بەکاربێنێ یعنی چۆن تێنەگەیشتم ینی ئێستا خەڵک کەمتر پێنووس بەکارهێنێ وەک لە پێشتر باوەڕ ناکەم هەر کەسە و یعنی بەپێی یعنی بەپی خۆیەتی کەسە خۆی ئایا تا چەندێک ئەتوانێت پێنووسەکە بەکاربینێ بە شتێکی زۆر زۆر زەڕورە پێنووس بەکارهێنان چکە یعنی بەڕاستی ئینسان توانەکانی خۆی لە ڕێگەی نووسین و لە ڕێگەی پێنووسەوە دەرەکەوێتەوە دەدوانێت تەکنەلۆژیا جێی پێنووسی گرت بێتەوە مناڵم لەسەر کەسەکە خۆی کەوتۆ ئەو کەسە تا چ ڕادەیەک یعنی ئەوداڵی تەکنۆلۆژیا و تەنها تەکنۆلۆژیا بەکارهێنێ ڕاستە ڕەنگێک هەندێک شت هەیە لە ڕێگەی مەسەران بۆ نووسی نامە نووسینەوە یا ئەو شتانی کە ئەینووسیت مەسەرەن لەسەر مۆبایلەکەتە بەڵام تۆ ئەگەر هەر شتێکت سەرەتا بینووسی ئەبێ پێنووسەکە بەکاربێنی ئەجا دوای ئەوە دای ڕەشیتە سەر هەر مەسەرەن تەلەفۆنەکە یا ئالەتێکی هین تەکنەلۆژیا پێ دوایە پێنووس گرنگی خۆی لە دەست نەداوە بەڕێی من نا گرنگی خۆی لە دەست نایەوە ناڵم لەسەر کەسەکە خۆی کەوتۆ ئاتە چەندێک پێنووسەکە بەکارێنێ من شخصی خۆم هەموو کاتێ پێنووس بەکارێنم واگەر شتێکشم هەبێ مێدای ڕێژم لەسەر مۆبایلەکەم یا تەلەفۆنەکەم لە سەرەتاکە پێنووسەکەی بۆ بەکارهێنم ئەجا دوایەوە دایە ڕێژم کەی بوو پێنووسە بەکارهێنا ئەمڕۆ چی و پێنووسی حساباتی دوکان چکە لە حساباتی دوکان پێنووس لە کاتی سرا بەکارهێنی بەڵێ بۆچی شتێک بەکارێنی کاتێک ئەمەی قسە بکەم و کەسم نانی قسەی بۆ بکەم ناخی خۆمە چڕمە سەر وەرەقەکە چیا دەوەرێکی جوان هەیە یاخود خۆشە لە ژیان توە کە نووسی بێت ئێستا بیرما بێ ئەو کاتی کە لە ناوەندی بووین دەفتەری یادگاریمانەوە شتمانە نووسی ئێساش هەندێک جار سیرێکەمەوە شتێکی سێرە لە زۆر خۆشە پێتوە لە ئێستا خەڵک بە شوەیەکی کەمتر پێنووس بەکاربێنێ باڵێ زۆر چون کارەکەی بۆچیە گەڕێنیتەوە تۆڕە کۆمەڵاتیەکان هەموو شتەکان هاین لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوکرێتەوە تا بکرێتە سەر وەرقە و پێنووس بەکاربێت تۆ پێت باشە خەڵک ئەو شتانی لە یادەورێتی لەسەر کتێبێک لەسەر دەفتەرێک بینوسای خۆت لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان خۆی بەڕای من کتێبەکە زیاتر ئەمێنێتەوە چکە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەگەری ها کوشتی هەیە و ئەو هەستەشی کە لەسەر وەرەقە دەرەبڕی قەت وەکو تۆڕی کۆمەڵاتی نیە وەڵام من بەردەوام بەکارێنم بەس دوێنێ بەکارم لێ نانەچم بۆ داوام شتێک زیاتر بەکارهێنی وەڵای من ئیشەکەم ئیشی هەر قەڵەمە لەبەروی لە بەشی لە خەستەخانە بەشی ڕعای عمومەم
ئەتێ بەردەوام بۆ نووسینی کێشانیان و بۆ زەختیان و لەسەر فایلەکان بۆ پڕەکەمەوانێ. پێت وایە لە ئێستادا خەڵک بە شێوەیەکی کەم پێنووس بەکاربێنێ؟ زۆریش ئەرەوەڵا زۆر کەم. کارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ وەڵی خەڵک ئستا بە شتی ئەلکترۆنیەوە زۆر مەشغوڵە بە مۆبایلەوانێ قەڵەم زۆر کەم بەکارێ هەندن مەگەر ئەوانەی ئیشی داوام دایریان هەبێ ئیشیان بە قەڵەم هەبێ. کارەکەی بۆچی بۆ ئەو ئەگەڕێنیتەوە کە تەکنۆلۆژیا هەیە؟ پێت وایە ئەم تەکنۆلۆژیە لە ئێستادا ژیانی خەڵکی ئاسان کردبێ؟ وەڵی ئاسانی کردو بۆ بڵێن هەنێک کەس بەڵام زۆریش ئیسفادەی کەس ئیسفادێکی وای لێ نەکردووە. زەرەری زیاترە لە قازانج. زەرەرەکانی چین؟ کاتەکە زۆر لە خەڵکە گرێ مێشکی خەڵک زۆر مەشغوڵەکە خەڵک زیاتر یعنی لەگەڵێکا پەیوەندی کەم بۆتەوانێ. پێنووس منەوەڵ لە مناڵۆ کە چوومەتە مەکتەب کۆتا جار دەدەخە لەمە پێش چی پێنووسی؟ حسابی دوکان. پێت وایە لە ئێستادا خەڵک بە ڕێژێکی کەم پێنووس بەکارێنێ؟ پێنووس بۆ زۆر شت بەکارێ پێنووس جاری وایە بۆ بابەتی بۆ مەسم بۆ مەکتەب بۆ خوێندن بەکارێ جاری وایە بۆ تۆ حساباتی دوکان هەیە بۆ نووسینی نامێ شتێ بۆ یەکێگەنیتر بۆ زۆر شت بەکارێ پێنووسمە بەسی چی ینی لەچی بۆ هەر شتێک بێ خەڵک ئێستا زیاتر تەکنۆلۆژیا بەکارێنێ لە باتی پێنووس وایە زیاتر وایە ڕاستکەی ئیستا خەڵک زیاتر بە مۆبایل و بەینەکە زیاتر شتە نووسێت کۆمنت تووشت زیاتر پێنووسی سە نەماوە کەمتر جارە خەڵک نامەیە نار بۆ شوێنە بۆ شوێنێکی دەرەوە نامێکی نووسی بۆ ڕەفیقێکی یا بۆ کەسێکی ئاگاداریەکە دوو ئیشێکی هەبووایە چە پێنووس کەمتر بەکارێڕە ئەلێسەر لە ڕێی تەکنۆلۆژیا و ڕاستەکەی بە مۆبایل بە کۆمنتی ئاگاداریەکاتەوە. لە گەنجیان نامە دنووسیەوە پێنووس؟ بەڵێ. بۆ کێ؟ وەڵاهی بۆ خزم و کەس و بۆ ڕەفیقم بۆ شوێنێکە دوور بێ لێمەوە بۆم نردبێت. تەکنۆلۆژیا ژیانی خەڵکی ئاسان کردبێ؟ وەڵاهی لە بازێشتت ئاسانی کرد لە بازێشتێکە تەقریبەن ناڕەحەتی کردووە خراپتری کردووە. ئەو خراپیانە چین؟ ئەو خراپیانە وەڵاهی تر بازێشت هەیە خوڕەوشتی گەنجەکان لە بازێشتەکە عنی بۆنی ئەم تەکنۆلۆژیا خراپ بوو بەرەو خراپی چووە کوشتنی لێکەوتوێتەوە هەزار شتی ناخۆشی لێکەوێتەوە و خۆمان هەبینین چند لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنە جاجاری بینین کە خەڵکە کوژێ لەسەر مۆبایلە لەسەر شتێکی بەسیط یعنی زۆر شتی خراپ جاریوە لەسەر کۆمنتە زەلامێ کوژراوە لە فەیسبوک شتی باشیشی هەیە و شتی خراپیشی هەیە. وەڵام بەیانش بەکارم هێناوە چی شتێکە پێنووسی؟ ئێمە ڕۆژانە لێرە بەکاری هێنین چونکە ناو دروستکردن و شتمان هەیە جگە لەوەش هەر خۆم شەوانە زۆربەی شەو دانیشم شتە نووسم ئەوەی کە لە ژیانم ڕێیاوای نووسمەوە. چیا دەورێکە خۆشەیە نووسی بێتی ئێستا لە بیرە مابێ؟ زۆر شت هەیە نووسیمە بەستر باباسی نەکەم باشترە. دوای لە ئێستادا خەڵک بە شێوەیەکی کەمتر پێنووس بەکارهێنێ؟ وەڵا تۆزە تەکنۆلۆژیا وای کردووە پێنووس و کتێب و ئەم شتانە هەموو کەم بۆتەوە چونکە ئاسانە مۆبایلەکە دەرەکەی هەموو شتێک هەیە هەموو شتێکی تیا زیاتر ئەو مۆبایلە زیرەکانە بەکارەهێنرێت یعنی کەم بۆتەوە زۆر. دوای تەکنۆلۆژیا ژیانی خەڵکی ئاسان کردبێ؟ ئاسانی کردو و قورسیشی کردووە زۆر لایانی باشی هەیە بەڵام خراپ بەکارهێنانەکەشی زۆر زۆر کێشە و مشکلێ ناوەتەوە. بۆ چی شتێکی خراپەی هەیە؟ بۆ نمونە ئێستا ڕۆژانە هەموومانەی بیسین چەند ڕوودا و زیاتر بۆ لانی مێینەش تۆزێ مشکیلەیە زۆر ڕووداوی ناخۆش ڕۆیە بە بۆنەی تەکنەلۆژیاوە بە بۆنەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە یان گەنجەکانمان ماوەیەکی سەریان کرد بۆ یاری پۆبجی یعنی ئاگای لە خۆی نەمابوو زۆربەی زۆری خۆەوە نمونەمان هەیە ئاگای لە دنیا نەبوو کە شتێ بۆ باسە کرد کە بانک تەکرد هیچ هەر نەتەوت لەگەڵ ئەویشتا بەستر باش بەکارێنانەکەی ئیسفادەی زۆر زۆرە بەزێمە مشکلەیەکمان هەیە هەموو شتێ زیادە ڕەوی دیاگەین. بەکارێنم هەموو جارە زۆر جاریانی بڵێن بۆ نووسین خەڵم زۆر بەکارێنم بەڵام کۆتا جار کەی بووە؟ وڵا دوێنێ بۆ چی پێنووسی؟ وڵا حساباتە بۆ حسابات بەکارێنی؟ ئارە وڵا بۆ حسابات بەکارێنم. نامی دەستنووسی پێ نانووسی؟ ناوەڵا نامی دەستنووسی پێ نانووسم ناوەڵا. نامی دڵداری و خۆشەویستی هیچ ئەو شتانە تۆ بەیانی من هەر بۆ ئیشکردن و تاو
بۆچی تۆبە لەبەرەوەی کە لای ئەمە شتانە یعنی حساب نییە ئەگەر بیشیکەی بڵێن کەس قەناعەتی پێ ناکە هەر بڵێن تووشی کێشە و ئەم شتانە هەر کێشە ئەوانەیە چکە دایک و باوکییان شتێک قەناعەتی پێ ناکەن ئەگەر بە مۆبایل ببینی وەسم نازانم ئەوە بەدزیەوە بەگەر دوای بشگیرە و قڕەکە کرێ بە سەروانە لای هەموو شتانە نێرەوەڵا کە قەناعەتی نییە ئەمە وڵات نییە بڵێن لای خۆمان هەر ژیان نییە هەر خۆش نییە ینی بۆ هیچ شتێک بە کەڵک نایەت چۆن دڵێ واڵی یەک نە بۆ شتێک یعنی هەر نابێ قەناعەتی پێ ناکەن دایک و باوک یعنی ئێستا بووگرن لەگەڵیات ئەو شکات لێکە یەتە سەرماڵە حیاتە باڵە تۆ لەگە کچەکەی مناشتێکی واکەی بۆ قەت مستەقبەلی کچەکانیان نەئێڵە مستەقبەلیان لەگە کوڕێکی باشا بێ و خۆشە مستەقبەلی کچەکانی خۆیانە فۆتێنە ئەگەر بزانن تۆ بە شوەیەکی تەندروست خۆشەویستیەکەی تو دوای بچیتە داوای کچەکان بۆچی ڕازی نابن آخر خۆیان قەناعەتی پێ ناکەن کۆ کێ بایەکێک بێت بڵێ قەناعەتی کردووە هەر لەم کوردستانەی باەکێ بێ بڵێ من حەڤە ساڵ خۆشم زۆر دایک و باوکی زانیوێتی ئەجا هێناومە نییە کوا هەیە هیچ شتێکی وا بیسراوە ناوەڵان نییە دوێنێ چی پێنووسی وڵا سعیمە کرد سعیتە کرد شعری پێ نانووسی وتە وڵا کەم ئەنازم زیاتر بۆ مۆبایل لە نووسرێ باڵێ باڵ هۆکاری چێ خەڵک لە ئێستادا کەمترین کات پێنووس بەکارێنن وڵایی زیاتر خەڵک ئێستا خەریکی مۆبایل و تەکنۆلۆژیا وای کردووە وایە تەکنۆلۆژیا ژیانی خەڵکی ئاسان کردبێ وڵایی تا ڕادەیەکی زۆر بەڵێ بەڵام لە هەمان کاتیشە هەنێ شت هەیە ئێستا جاران باشتر بوو لایەنی کۆمەڵایەتی ئێستا تەکنۆلۆژیا وای کردووە کە ئەوانە کەم بێتەوە کارەکەی بۆ تەکنۆلۆژیا گەڕینەوە خۆت خەڵک خۆی وای لە خۆی کردووە وڵای توانی بڵێ لە 180 تەکنۆلۆژیایە خۆی زیاتر بۆ نزیک بوونەی خەڵکەکانە لە یەکتر تەکنۆلۆژیا نەک دوورکەوتنیان لە یەک وە بەڵام ئێستا جاران ئەگەر بیری کەسێک و بکردا ڕۆشتی بۆ ماڵی بەس ئێستا زیاتر تەلەفۆنەکەیت یان لە ڕێگەی ئیتر هەر ئاوای هەر بەکارێنم ئێسش بەس زۆر کەم تا جارکەی بووە 5 ساڵە بێ 5 ساڵ لەمە پێش قەڵەمە بەکارێنەوە بەڵێ چی و پێنووسی کۆتا جار ئەگەر بیری ما بێ وڵایی ئیشی تاوان بوو ئەوانە ئێستا خەڵک بە ڕێژێکی زۆر کەم پێنووس بەکارهێنن بەکارێنن ڕێژێکی زۆر کەم پێنووس بەکارهێنن بەوەی ئامێرە پێشکەوتەکانەوە بەوەی مۆبایلەوە بەوەی بۆ نمونە لە شوێنە گشتەکانە بەوەی کۆمپیوتەرەوە بۆی ئەوانەوە کەمتر بەکارێنن دوایە تەکنۆلۆژیا ژیانی خەڵکی ئاسان کردبێ وڵای ئاسان بووە بەڵام وانە بەو دەرەجێش تا جارکەی بۆ پێنووسی بەکارێنەوە دەمەکە بەکارمێنەوە ئاخیرەم چی بۆ پێنووسی بابەتی خوێندن بووە ئاخر تاقیکردنەوەم بۆ کە پێنووسی دەسەوەرەکەم لە دوایەوە بۆ شتێکی وا بەکارمنێ نابێت مەگەر هەراوە کات بەسەر بردنێ شتێک بوو بێ پێ دوای خەڵک لە ئێستا کەمترین کات پێنووس بەکارێنێ طبعا کارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە یەکەمینیان لانی ڕۆشنبیریمان زۆر باش نییە پێشکەوتو نییە دووەم مۆبایلی زیرەکەم هەر شتێکە بێ لە نۆتی مۆبایلەکە تاینووسی ینی تۆزێ قورسە وەرەقە و قەڵەم هەموو کاتێ بێت بێ خەڵکی ئەمەش حەزی لە شتی ئاسانە لە نۆتی مۆبایلەکە تا هەموو شتێکە نووسیتەوە و تاو پێ دوایە تەکنۆلۆژیا خەڵکی تەمەڵ کرد بێ لە زۆر ڕۆ بۆ نمونە لەوانەیە جاران لە عوتڵەیەکی نەورۆزەیە یان کە دەوام نابوو چەند ڕۆژێک دوو کتێب سێ کتێب تەواوە کرد تەلەبەیەک بەس ئێستا لەبەر ئەوەی فەیسبوک و ئینستاگرام و سناپچات و کۆمەڵی وەسائل هەیە هیچ کاتێ بۆ نامێنێتەوە یعنی سەیرەکەیت مۆبایلەکە ئەگری بەدەستەوە کاتی سەیرەکەی سەعاتێ لە کاتە ڕۆشتووە تو بۆ سەعاتە نی و کتێبێک تەواوەکەیت ئیشێکی تر ئەەکەیت یعنی زۆر شتی لێ گێڕاوینەتەوە توانین بڵێن زۆربەی کاتەکەمان بەس بۆ مۆبایلە ئەمە زەرەری هەبێ بۆمان هەموو شتێک لە زیادە ڕەویکردنا زەرەری هەیە
چکە جاری وایە مەجالە نیە سەردانی خزمەکانە بکەی جاری وایە مەجالە نیە ئیشەکانی ڕۆژانت بکەی ناتوانانی زانیاریەکی بە سوود وەرگیری بۆ بەبوونەی موبایلەوە تەبانەوە هەمووی زەرەرە تا ئەم هەفتە پێشوو بەکارمێناوە پێنووس خۆتەشت چی بۆ کە پێت نووسیوە شت بۆ دەربارەی نووسین بۆ فیستیڤاڵ بەڵێ دوای لە ئێستا خەڵک بە شێوەیەکی کەمتر پێنووس بەکارێنێ وەڵی پێم وانە کەم بەکاری بێنێت چونکە بە پێی پێداویستی خۆی بەکاری هێنێت باڵێ لە کاری ڕۆژانەیە لە دەوام لە دایرە لە قوتابخانەیە ینی تەکنۆلۆژیا جێ پێنووسی نەگرتوەوەی کە وە لە خەڵک بکە پێنووس بەکارنێنێ نا هەردووکیان وەکو یەک بەکارێت هەم تەکنۆلۆژیاش بەکارێت هەم پێنووسیش بەکارێت لە لای من وایە بەڕای من پێنووس بەکارهێنی بە شێوەیەکی زۆر بەڵێ کۆتا جارکەی بووە نووست بەکارهێناوە بۆ شت نووس نووسینی چیرۆک نووسینی نازانم ئەو نووسین هەر شتێک بێ هەر نووسینێک بێ هەر نووسین لە بواری پیشەکەی خۆمدا بەکاری دێنم بەگەنجی نامەی دەستنووسی و نووسیوە نەخێر نام نووسین لەسەر دەمێوە تەکنۆلۆژیان نەبووە هەر پێنووس هەبووە پێت وایە ئەمە ئاسانترە ئێستا کە تەکنۆلۆژیا بەکارێنێ خودە و کاتیەوە کە هەر پێنووس هەبووە خۆی ئێستا ئاسانترە وەکو ئاسانی بەس ئەو کات چێژێکی تایبەتی خۆی هەبوو پێنووس پێت وایە تەکنۆلۆژیا جێی پێنووسی گرت بێتەوە تەکنۆلۆژیا تا ڕادێک بڵێ جێگای گرتەوە بەس ئەو چێژە نادێت کە لە پێنووسدا پێت وایە تەکنۆلۆژیا ژیانی خەڵکی ئاسان کرد بێ زۆریش بەڵێ ئاسانکاری کردووە کۆتا جارکەی بۆ پێنووسێ بەکارێنەوە هەموو ڕۆژە لێرە پێنووس بەکارێنە بۆ چی شتێک بەکارهێنی بۆ حسابات بۆ حسابات و چ شتێک لێرە بفرۆش مێنووسە لە ژیانی ئاسایی بەکارهێنانی با خۆم سەمۆسیقا خوێنم کاتی نۆتە نووسینەوەیە لە کاتی تەمرینە بەردەوام بەکارێنم وێنەشە کێشم پێتوانە تەکنۆلۆژیا و مۆبایل جێ پێنووسیان گرت بێتەوە بە تاکیدەوە شتێکە حتمەن وایە بڵێ دوای تەکنۆلۆژیا ژیانی خەڵکی قورستر کردبێ خۆت ئاسانتری کردووە بە تاکید وایە قورسی کردووە ئاسایی نەکردو بەلای منەوە یعنی بە تاکید بۆ هەنێشت ئاسانی کردووە بەڵام لە هەنێ لایەنی تریژەوە هەز ناکەی کە وای کردووە خەڵک زۆر بەلای خوێندنەوەیە ناچێ بەلای نووسینە ناچێ وەکو جاران نەماوەنە ئەو هاوڵاتیانی دوانمانن زیاتر بۆ بەڕێکردنی کاروباری ڕۆژانەیان پێنووس بەکارێنن پێیان وایە بەهۆی تەکنۆلۆژیا دوور کەوتونەتەوە لە نووسین و خوێندنەوە تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ Drop.